بنای خی بەخشندەی میهرەبان یادی ئیسرا و میعراج یەکێکە لەو یادە پیرۆزانی کە لەلای مسلمانان بەهایەکی زۆر گەورەی هەیە کە وەرچەرخانێکی گەورە بوو لە تاریخی ئیسلامیدا لە ژەرنامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامدا ئەسباب و هۆکاری خۆی دیار بوو ئەم سەفەرە بۆ دروست بوو لەبەرچی بوو وەکو خی گەورە لە قورئانی پێوەستکە باسی کردێ پێغەمبەر صلی الله علیه و سلم کردیتەوە لەو سەفەرە چیتە گومان لەو دەنێت کە ئەم یادە پەیامێکی زۆر گەورە و گرنگی تێدایە بۆ بەشەریەت بە شێوەیەکی گشتی و بۆ مسلمانانیش بە تایبەتی بۆیە پێویستە مسلمانان ئاگاداری ئەم ڕۆژگارە بن ئەم تاریخە بزانن و نەوەی ئێستا کە لە ئارادا پێویستە بزانێت کە ئەم ڕۆژە چ ڕۆژێکە و سوودەکانی ئەم ڕۆژە چیە پەیامەکانی ئەم ڕۆژگارە چیە بۆیە پێویستە مسلمانان گرنگی پێ بدەن مناسەبی بۆ بکرێت و ئەم یادە بە جیلی ئێستا ئاشنا بکرێت کە یەکێکە لەو یادە هەرە گرنگانەی کە لە تاریخی ئیسلامیدا ڕوودایە بەتایبەت لە ژەرنامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە مەجە پێویستمان زانین لەم مناسبەیەدا کە کۆڕێک بجێڕین کە پەیامەکانی ئەم یادە تێیدا باز بکرێن و ئامادەبووان ئاشنا بکرێن بەرچاویان ڕۆم بکرێەوە پڕ زانیاری بکرێن دەربارەی ئەم یادە پیرۆزەیە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه وعلى دوها من قورترين معجزي پیغمبر صلى الله عليه وسلم حادثة وبسرهاتي إسراء معراج أو روجو أو شو قرنقي كبيغمبر إخوة صلى الله عليه وسلم دعوة نامل الآن الله سبحانه وتعالى باري تعالى بوهاتوا وبيغمبر صلى الله عليه وسلم كوملك شتي قورو وعجائبي بينيوا وهروها قورترين دياري لبو أمتي خوي هنا ولا باش كلمة لا إله إلا الله محمد رسول الله كأويش نوێژەکانن و ئەو پێز نوێژانە لەو شەوەدا فەرز بوون و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ تا ڕۆژی قیامەت خەڵکێک ئیمانی پێ زیاد دەبێت و خەڵکێکیش ئیمانی پێ نوقسان دەبێت یاخود پێ کافر دەبێت والعیاذ بالله و ئەو 27 ڕەجەبەی ئێستاکەش یادی دەکەنەوە طبعا ئەو یادە یادی فەتحی بەیت المەقدیس لەلایەن صەلاح الدینی ئەیوبی باپیرە گەورەی میلەتی کورد و ئێمەمانان و لە 27 ڕەجەبی 580 ئەوەندەی هجریە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشارەتی دابوو کە بەیتی مەقدیس ئازاد دەبێت لە زمانی ئیمامی عومەر ئازاد بوو لە زمانی صەلاح الدینی ئەیوبیش ئازاد بوو و داواکارین لە خوای گەورە جارێکی کەش ئازاد بێتەوە هەمیشە بۆیە گرنگە ئەو شەوە ئەو یادە چونکە بەیت المەقدیسمان بەبیر دێتەوە یەکەم قیبلەی مسلمانانمان بەبیر دێتەوە و غەدر و زوڵمی ئەو کەسانەمان بیر دێتەوە کە زوڵمیان لێ کردوونە ئەو شوێنە مبارەکان لە ئێمە مەحروم کردووە کە یەک نوێژی پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم یەک نوێژ لەو مزگەوتەیە بە 500 نوێژیە ئیتر خوای گەورە هەمولایەک موافق بکە و بەیت المەقدیسەش بجێڕیتەوە چاوەکانمان ڕوو کاتەوە بە دیتنی فەتحی بەیت المەقدیس.